دووسەد و ئەوەندە ساڵێکە لە گەردەنەیە زمەڕەوە ڕستێک حرفی تەڵایی وەک چنگێک هەتاوی گەرم هاتۆتە خوار. بەیانیەک میرێک لە نەسەبی پیاوچاکان لە قەڵاچوالانەوە هات و لەم دەشتی زاموایەدا وەک سەبەتەیەک مرواری بە درەوشەدانی لە سینەی گۆیژە. سین سەروەری و سایەی پڕسەرنجی شارێکە لە چەشنی زومڕود. لام لاولاوی مردیە و لە قەدی نەمری ئاڵاوە. یادگاریە و جوامێرانەیە وەک خۆری نێو ئاسمانی شار بە درەوشەن. میم مەودای مانەوەی مەڵۆی خەباتە و ئەلف ئاواتی نیشتیمانێکە لە گزنگی چاوەڕوانیدا. نون نەبەردینە بەزێکە کە هەرگیز نایەوێت تەوقی کۆی لەبوون لە ملکە. یا یاسەمینێکی قەشەنگە بەرامەی دەگاتە عەرشی یەزدان. هەموو پێکڕا بە چەشنی زەنجیانەی شەنگن بۆ هەوێنی میهرەبانی. پیرۆزەی حرفی شارێکن ناویان ناوە سلێمانی. میوانانی هێژا ئامادەبوانی خۆشەویست بەخێربێن بۆ مەراسیمی بەخشینی خەڵاتی زێڕینی بلا. ئەم خەڵاتە ساڵانەی برای مەحمەد فاوندەیشن بەو کەسانەی دەبەخشێ کە لە نێو کایە جیاوازە مرۆیی و معریفی و هونەری و ئەدەبی و خەباتدا بوونەتە سمبل و کاری ناوازەیان پێشکەش کردووە. مامۆستای کوردایەتی خودی خۆی هەمیشە پشتیوان و پاڵپشتی هەموو کەسانە بووە کە دڵسۆزانە لە کایەکانی ڕاژەی مرۆڤایەتیدا کاریان کردووە و گەلێک جار کەوتونەتە نێو پەراوێزی ڕوانینی خەڵک و مێژووەوە. ئەم خەڵاتە درێژەی ئەو ڕوانین و هەڵسەنگاندنە سەنجینەیە کە لە دیدی مرۆیانەی خودی برای مەحمەدەوە دێت و بۆنەوەکانی درێژ دەبێتەوە. أيها الحفل الكريم ضيوفنا الكرام أعزائنا الحضور، نرحب بكم في حفل جائزة بلا الذهبية. تمنح هذه الجائزة سنويا من قبل مؤسسة إبراهيم أحمد لمن أصبحوا بمثابة رموز في مختلف المجالات الإنسانية والمعرفية والفنية والأدبية، وأصبحوا أيضا رموزا للنضال الوطني والقيم الإنسانية، وقاموا بأعمال فريدة في خدمة أوطانهم أو الإنسانية جمعاء. لقد دعم أستاذ الكرداية بنفسه كل أولئك الذين عملوا بإخلاص في مجالات الخدمة الإنسانية والمعرفية، والذين بقوا في الظل دون أن يطلع عليهم أضواء الإعلام أو منحهم ما يستحقون من تقدير. تعتبر هذه الجائزة كاستمرار لذلك الموكب الغني الذي بدأ من الرؤية الإنسانية للأستاذ إبراهيم أحمد وطال أمده إلى كريماته وأحفاده. فأهلا وسهلا بكم جميعا في السليمانية، مدينة النضال وعاصمة الثقافة والأدب والفنون. Ladies and gentlemen, our respectable guests, welcome to Suleimani, Kurdistan region's capital of culture. We are delighted to have you in Bala Golden Award ceremony. This award is granted annually by the Ibrahim Ahmed Foundation to those who have become symbols in the various humanitarian, knowledge, artistic, scientific, and literature fields.
in addition to who became symbols of national struggle and human values, performing extraordinary deeds for their homelands and humanity. The master of Kurdishness himself supported all those who work essentially in the fields of humanitarian services and knowledge. This honor is a continuation of illustration journey that started with Ibrahim Ahmed's humanitarian vision and continued with his family. Welcome to Soleimani, the capital of literature, art, culture, as well as the city of revolution. سرتا وكميشا دبيد لحزوري قربانيا كان يمقلدا سرنوي بين شهيد بون دوابلي قرباني وبخشينا يبينا وازادي دا فنابون لتكي هلويستي انسانا بو استا بو ماناي برزي برخودان بو قلمي هزرو بوير بو دنيشي دلير باچن ساتي بيكوا سرنوي بوستين لنقف دقيقة صمد جلالا وإكبارا لروح شهدائنا الأبرار. زۆر سپاس. ئێستاش گروپی ئۆرکسترای ماڵی میوزیک چەند سرودێک لە هۆنراوەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد پێشکەش دەکەن بە ڕابەرایەتی مامۆستا مستەفا عەباس.
شیرین بەهارە بەهاری شادان بێبەهرەن لە ژین گەل نامورادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزی گردن ئازادان شیرە نەزانم کە تۆش زامداری وەک من عەوداڵی خونچەی بەهاری هیوای تۆ یەکە هیوای من هەزار من بێزار نەبم تۆ بۆ بێزاری مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانجەکەی تانەکەی زیان لە زڕەی زنجیر دڵە نەلەرزێ پەیوەند بۆ لەشە نەوەک بۆ گیان شیرین بەهارە بەهاری شادان بێبەهرەن لە ژین گەل نامورادان بە درێژایی چەند ڕۆژی ڕابردوو ئیبراهیم ئەحمەد فاوندەیشن زنجیرەیەک چالاکی ناوازەی لە یادی 25 ساڵەی کۆچی مامۆستای کوردایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد پێشکەش کردووە. ئەو زنجیرە چالاکیانە بریتی بوون لە کۆڕی قسەکردن لەسەر ئەو بەرهەمانەی دەربارەی مامۆستا نووسراون یاخود تەواوی ئەو بابەتانەی کە لە ژیانی تێکۆشان و خەباتی مامۆستادا لە چوارچێوەی کتێبدا جێگەیان کراوەتەوە. ئێستا بینەری فیچەرێگە بین دەربارەی زنجیرەی چالاکیەکانی ئیبراهیم ئەحمەد فاوندەیشن لەم چەند ڕۆژەی ڕابردوودا. لە یادی 25 ساڵەی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمردا، ئیبراهیم ئەحمەد فاوندەیشن زنجیرە چالاکیەکی هەبوو. ڕۆژی هەشتی چواری ئەم ساڵ لەگەڵکردنەوەی مۆزەخانەی زاموا و دوای نۆشەنکردنەوەی کە ماڵە کۆنەکەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە کتێبی بیبلیۆگرافیای خەڵاتی زێڕینی بلە بڵاو کرایەوە. مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانجەکەی تانەکەی زیان داژیت کەری دڵبڕ لە قیندڕندی بێویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین. میوانانی هێژە ئامادەبوانی خۆشەویست بەخێر هاتن بۆ گەلەری زاموا ماڵی یادگاریە شیرینەکانی مامۆستای گەورەی کوردایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد. کولی گۆشەیەکی کولی داڵانێکی کولی بەردێکی یادگاریەکی تایە ئەم ماڵە. ئیبراهیم ئەحمەد فاوندەیشن لە یۆبیلی زیوینی کۆچی مامۆستا ئیبراهیم ئەحمەددا زنجیرەیەک چالاکی جۆرا و جۆر پێشکەشەکە. یەکێک لە ئاوات و خواستەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕێزلێنان و فەرامۆش نەکردنی کەسانی دڵسۆز و غەمخۆر و ماندوو بووە. ئەو بەتەنها هەرمۆمدانی زەینی ڕوونی بۆ جێشتی. لە چالاکیەکی تری فاوندەیشنەکەدا ڕۆژی 15 ئەم مانگە هەردوو کتێبی ئیبراهیم ئەحمەد لە چەند نووسراودانێکی دادگا و پوختەی ژیاننامەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمر بڵاو کرانەوە. شێخی تەریقەتی ئێوە جارێ بولبولی گۆران و جارێکی تر داری ئازادی بێکەس بوو. ما لە هەر کوێ مەزڵومیەت هەبوو بێ لە هەر کوێ چەسانەوە هەبوو بێ ستەمکردن هەبوو بێ مامۆستا ئیبراهیم ئەحمەدیان ناوە بەو مشکلەوە خەڵک پەنای بۆ ئەو بردووە. لە وێشخان ئەڵێ لە نووسینەکەی ئەڵێ کە ڕۆژ ئەبووە ماڵی ئەمە و کاروانسەراوە بوو هەر فەلاح و جووتیان لە شارە دوور و لە پشدەر و لە هەموو دنیاوە ئەهاتن بۆ لای مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەعوایان هەبوو چێ بۆ محکەمە بۆیە. ئەگەرچی تەمەنیشی کەم بووە تەمەنی 16 ساڵان بۆ لەو کاتە بەڵام ئاگای لە ورد و درشتی ڕووداوەکان بوو. لێرەدا بۆمان دەردەکەوێت بەڕاستی کە مامۆستای نەمرد چەند شارەزای مێژووی سیاسی وڵاتان و ناوچەکەیە. مامۆستا ئیبراهیمێک کە دامەزرێنەر و سکرتێری پارتی دموکراتی کوردستانە
داکۆچی لە خەباتجێڕێکی شیوعیەکە. مامۆستا برایم ئەحمەد لە یەک کاتا خاوەن کەسایەتیی فرەبوار و فرەڕەهەندە. دیدێکی زۆر تایبەتی هەبوو بۆ ڕەگەزی مێینە وە کچەکانی زۆر خۆشویست و پەیوەندێکی زۆر باشی فاوندیشنەکە لەم ساڵدا کتێبی کورد و عەرەبی مامۆسای بەو پێشەشی دوای شەڕی کەندا و خۆی بۆی نووسیوە بۆ زمانەکانی تورکی و فارسی و زاری کرمانجی لاتینی وەرژێڕاوە. هەروەها کتێبی ئەلەکرات و العەرەب جارێکی تر لەگەڵ کتێبی پوختەی ژیاننامەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمر بە زمانی عەرەبی چاپ کردووە و ئەوانیش لە ئایندەیەکی نزیکدا بڵاو دەکرێنەوە. داگیرکەری دڵپڕ لەقین دڕندەی بێویژدان و دین گەر قەندیل و ئاگری و شیرین یەکسان کەی لەگەڵ ڕووی زەمین ناتوانی واکەی کورد نەبین. هەر کورد بووین و هەر کورد دەبین. بفەرمونون لەگەڵ وتاری ئیبراهیم ئەحمەد فاوندیشن لەلایەن بەڕێز دامەزرێنەر و سەرۆکی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن خانمی یەکەمی عێراق خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد. سپاس. سڵاو، سەلام عەلەیکم. سڵاوتان دەبێت ئازیزان. بەخێر بێن بۆ ڕێ و ڕسمی پێشکەشکردنی خەڵاتی زێڕینی بلا. مرحبا بكم في حفل توزيع جوائز بلا الذهبية. Welcome to the Billa Awards ceremony. ئەزانم هەندێکتان ڕێگەیەکی دوورتان بڕیوە تا لەم مەراسیمەیە بەشدار بن کە ئەوەش نیشانەی ئەو پەڕی وەفا و دڵسۆزیتانە بۆ کەسایەتیە ماندووەکانی گەلە نمونەیەکەتان و ئەوانەی کە لەو پەڕی ناومێدیە ئومێدیان پێ ئەبەخشین و دەبوونە پشت و پەنامان. بۆیە دووبارە زۆر بەگەرمی بەخێرهاتنی هەر هەموو ئێوەی عەزیزەکەم. ئەم ساڵ یادی 25 ساڵەی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە. 25 ساڵ تێپەڕی کەچی هێشتا ڕۆژ دوای ڕۆژ لێمان نزیکترە. پەیامی، گفتاری، بیری، ئەندیشەی، شعری هەر ئەڵێی بۆ ئەمڕۆ و بۆ ئەم ساتەیە تەنانەت بۆ چەندین ساڵی داهاتووشمانە. بەڕێزان، کاتێک کە بەلاپەڕەکانی مێژووە گوزەرەکەین ئەبینین کە لە سیەکاندا مامۆستا لە نامیلکەی ئەکراد و عەرەبە پێشنیاری شەراکەتی ڕاستەقینەی کردووە بۆ کورد و عەرەب بۆ ئەوەی کە بە ئاشتیانە لەم سەرزەمینەیە بژین. ڕاستە کە ئەو پێشنیارە وەک زەنگێکی خەتەر بەرگوێی دەسەڵاتدارانەی ئەو کاتکەوت و ڕوبەڕووی دادگا کرایەوە. بەڵام ئەوەی جێی نیگەرانیە ئەو ڕاستیەیە کە پاش تێپەڕبوونی نزیکەی 100 هێشتا ئەو شەراکەتە ڕاستەقینەیە بەو شێوازە چاوەڕوان کراوە نییە کە خەڵقی چاوەڕوانیەکە و ئەو متمانەیە لە نێوان ئەو دوو نەتەوەیەدا لە ناخەوە دروست نەبووە و هەر ئەو یەکتر قبوڵ نەکردنە و پابەند نەبوونە بە ئەلفوبەی شەراکەتی ڕاستەقینەیە کە ڕێگرە لە چارەسەربوونی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. گەر ئەوە نەبێت بۆ هەرێم لە ئاوازێک و بەغدا لە ئاوازێکە. بۆ لە 2025 موچەی فەرمانبەرانی هەرێم و یەکسانی شایستەدارەیەکانی زیندانیانی سیاسی و خانەنشینان و کەمەندامانی سەنگەر ئەو بۆ کێشە. بۆ کەسوکاری گۆڕ غەریبانی بیابانەکانی عێراق تاوەکو ئەمڕۆ لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕووفاتی ئازیزانیانە ئەبوون.
بۆ قوربانیان و کەسوکارانی کیمیابارانی هەڵەبجە هەستیان بە بێکەسی و نادادپەروەریە کرد. پێکەوە ژیانی ئاشتیانە پێویستی بە بیری وردە هەروەک ئەوەی کە مامۆستا ئیبراهیم لە سەرەتای شەستەکانە دەرکی بە مەترسی مادەی سێی دەستوری کاتی عێراق کرد و لە ڕۆژنامەی خەباتە کە هەر خۆی سەرنووسەری بوو بە 2 ژمارە لەسەری نووسی و لەسەر ئەو نووسینەش دادگایی کرا و ئێستا شەبینین کە ئەو مادە و بڕگانەی کە لە دەستوری ئەمڕۆی عێراقدا دەبنە هەوێنی پێکەوە ژیانی ڕاستەقینە نەک هەر پشتگوێ خراون بەڵکو وەک بوونیان نەبێت مامەڵەیان لەگەڵا کرێت. چاکترین نمونەش کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانن. ئازیزان، مامۆستا ئیبراهیم زۆر بڕوایی بە سۆزداری سیاسی و بەڵێنی بێکردار نەبوو. زۆر جارەیوت کە هەندێک لە دۆستەکانمان وەک ئەو هاوڕێیان کە لە کاتێکدا کەش و هەوا خۆشە چەترەکەمان بۆ ڕائەگرن و هەر ئەوەندەی کە ئەبێتە باران و زریان چەترەکەیان لا ئەبەن. و هەر لەو ڕوانگەیەشەوە بوو کە ئەیوت بڕوا بە بەڵێنی دەوڵەتانی داگیرکەر و تەنانەت دەوڵەتانی گەورەی دنیاش ناکەم گەر بە نووسین و بە ڕەسمی بەڵێنی بەخشینی ماف و هاوکاریمان پێنەدەن. لەگەڵ هەموو ئەمانەشە کە باسم کرد کەس ناتوانێت نکۆڵی لەو ڕاستیە بکات کە ئەمڕۆمان زۆر جیاوازترە لە ڕۆژە ڕەشەکانی پێشومان. بەڵام ئەو دەرسەی کە ڕۆژگار پێیداین ئەوەنە سەخت و پڕ ئازار بووە کە بە بچووکترین پەلەپیتکە ئەکولێتەوە و ئەوەش ساڕێژبوونی دەردەکان ئەستەمترەکات. کە باس لە ئازار و مەینەتی دەکەین مەبەستمان تەنیا ئازار و برینی قوڵی گەلی کورد نییە، بەڵکو ئازار و مەینەتی گشتگەلانی عێراقە کە ئەتوانم بڵێم سەدەیەکە خەون بە سەربەستی و دادپەروەری و ئازادی و پاروێک نان و ژیانێکی شایستەوە ئەبینن کە ئەوەش داوایەکی ئەوەندە قورس و گران نییە کە نەتوانرێت بەدی بهێنرێت. ڕەنگە بوترێت ئەوە خەونێکی زۆر سەرەتاییە بۆ ناتوانرێت بەدی بهێنرێت. ڕاستیەکەی ئەوەیە کە بەدیهێنانی تەنانەت خەونێکی ئەوەندە سادەش پێویستی بە لەخۆبوردەیی و پلان و ڕازگۆیی و لێک تێگەیشتن و بڕیاری بوێر و ئازایەنەی گشت لایەنە سیاسیەکانی عێراق هەیە. بەر لەوەی بڕۆمە سەر بابەتی فاوندەیشنەکە پێویستە باس لەو خاڵەش بکەم کە ئەمڕۆ بۆتە هۆی نیگەرانی دانیشتوانی هەموو عێراق بەگشتی و هەرێم بە تایبەتی کە ئەویش بابەتی سەروەری عێراقە. سەروەریەک کە ڕۆژانە پێشێلەکرێت و پێویستە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە. جگە لەوەش ڕێگە نەدرێت سەرچاوەی ژیانمان کە ئاوە بکرێتە چەکێکی کوشندە و کارتێکی سیاسی بەرامبەرمان. هیوادارین کە لە پێناو چەسپاندنی ئاشتیا، ئازادی، پێکەوە ژیان، دادپەروەری، یەکسانی و مافی مرۆڤ جێگەی ڕق و کینە و شەڕ بگرێتەوە، بە تایبەتی کە ناوچەکەمان بە دۆخێکی هەسیاراتی ئەپەڕێت. بەڕێزان، ئەم ساڵیش فاوندەیشنەکەمان کۆمەڵی کەسی شایستەی کاندید کردووە کە خەڵاتی زێڕینی بلیان پێشکەشەکرێت. دیارە وەک هەمیشە وتومانە ئەمانە نمونەی ناو هەزاران نمونەی گەلە نمونەیەکەمانن کە هیوادارین تەمەن باقی بێت و بۆ ئەوەی خەڵاتی زێڕینی بلا پێشکەش بە بەشێکی زۆری ئەو مرۆڤە مەزنانە بکەین. پێم خۆش نییە لەوە زیاتر لە چاوەڕوانیە بتان هێڵمەوە. دووبارە هیوای ئاشتی و خۆشبەختی بۆ هەمووتان نەخوازم و هەر شاد و سەربەرز و سەرفراز بن.
زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو شاناز ئیبراهیم محمد. يقول محمود درويش: ليس للكردي إلا الريح، أنا لغتي، أنا المنفى في لغتي، وقلبي جمرة الكردي فوق جباله الزرقاء، فالرياح وصية الكردي للكردي في منفاه. ويقول الكاتب والمفكر الكردي إبراهيم محمود: لا لأمس ما تيسر من غريب لوحك المحفوظ باسمي أنا الكردي لأقول التالي: آذار اسم يستغرق لغة كاملة، آذار شهر مقيم في أعراف كل الشهور، روائح أو صحائف أو قرائح تنتسب إليه بين ألفه ويائه أزمنة وأمكنة بجهاتها الأربع، يختبر الكردي فيه صوته أو موته. ولكن نقول لهم عذرا يا شعرائنا العظام، نحن اليوم أمام قامة من قامات النضال، أمام شخصية طوى صفحات الغدر والظلم ووقف مع الكردي وقفة الجبال الشامخة. يتذكره الكردي دائما بفتواه الرشيدة حين حرم قتال الكرد، واعتبر الكردي أخا في الدين والصمود والنضال. أثبت لنا بذلك إن للكردي غير الريح والجبال، غير الوقوف دون أمل، حين قال: دم الكردي محرم على كل من يعتبر نفسه مسلما، ومن لا يلتزم سيبقى مذنبا أمام الله وأمام الناس جميعا. لنتعرف إلى سماحته في هذا المقطع الوثائقي الذي أعدته قناة كردسات الفضائية. آية الله سيد محسن الحشيم، گەورە مەرجەعی شیعی عێراق کە 5 تەمموزی ساڵی 1965 بە فتوای خوێنڕشتنی کوردی بەدەستی سوپای عێراق حرام کردو و توێتی ئەوەی خوێنیان بڕێژێت دۆزەخیە. هەروها فەرموویەتی کوردەکان برای دینی ئێمن و لە ڕووی شەرعەوە ڕەوانیە بکوژرێن. دوای شۆڕشی گەلانی عێراق لە 4 تەمموزی ساڵی 1950 و دامەزرانی سیستەمی کۆمار، هەمووان بەگشتی و کورد بە تایبەتی دڵخۆش بوون کە لە ئەنجامی نەمانی ڕژێمی پاشایەتی و کۆتایهێنان بەدەسەڵاتی ئینگلیز بە ئەوات و ئامانجەکانی خۆیان بگەن. لە 27 تەمموزی هەمان ساڵدا وەفتێکی کوردی چوونە بەغدا و مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە ناوی وەفدەکەوە لە وەزارەتی بەرگری عێراق و لە بەردەم عەبدولکەریم قاسمدا باسی بەشخوراوی گەلی کورد و مافەڕەواکانی کردووە. بەڵام هەر خێرا قاسم وتوێتی کورد دەبێ تەفرەی ئیمپریالیزم نەخۆن. لە بەندی دووەمی دەستوری کاتی عێراق داهاتووە کە عێراق بەشێکە لە نەتەوەی عەرەب، ئەمیش نیگەرانی کوردی لێکەوتەوە و ئیبراهیم ئەحمەد سەرروتارێکی بەناونیشانی گەلی کورد و دووەم مادەی دەستور لە ژمارە 339 ڕۆژی 19 1960 لە ڕۆژنامی خەباتدا بڵاو کردەوە کە لەسەر ئەم هەڵوێستەی دادگایی کرا. ئیتر کەمەکەمە دژایەتیکردنی کورد لەلایەن نەتەوە پەرست و شۆڤێنیستەکانی هاوپەیمانی قاسمەوە پەرێسەندووە تا گەیشتۆتە ئەوەی ئامادەکاری بکرێت بۆ پەلاماردان و کوشت و بڕی کوردان. لەو کاتەدا گەورە مەرجەعی شیعەکانی عێراق خوالێ خۆشببوو سەماحەتی سەید موحسین حەکیم کە لە نەجەف دانیشتووە هەستی بەم مەترسیە کردووە. سەرەتا داوای ئارامگرتنی لە گەلی کورد کردووە و چونکە ئیزانی هەنگاوەکانی داهاتووی ئەو حکومەتە بەرامبەر بە کورد بۆنی خوێنی لێدێ. ڕاوتی ڕووداوەکان نەبەدڵی ئەو و نەبەدڵی کورد بوون. قاسم بەرەبەرە کۆمونیستەکانی کرد بەگشت شیعەدا و نەتەوە پەرستە بەعسیەکانیشی بەهێز کرد و کردنی بەگشت کووردە. سەماحەتی سەید هەرزوو توێتی ئاژاوەجێڕی هیچ خزمەت بە قاسم ناکە و لەوانەیە خۆی تیابچێ. دواتر قاسمی بەلوود بەرز وەسف کردووە و توێتی خوالوتی ئەشکێنێ. کاتێکیش داوای پشگیری کوردی لەکراوە زۆر خاکەڕایانە و توێتی جا من چیم تا پشگیری کورد بکەم، من لە خوددا ئەپاڕێمەوە کە ئەو خۆی یارمەتی گەلی کورد بدات. پێشبینەکەی سەماحەتی سەید ڕاست دەرچوو و بەعسیەکان سەری قاسمیان خوارد و دواتر لە سەردەمی عەبدولسەلام عارفدا شەڕ هەڵگیرسا و هێرشی گەورە بۆ سەر کوردستان دەستی پێکرد. ساڵی 1964 کۆنگرەی زانایانی ئیسلامی بە بەشداری زانانی میسر لە بەغدا گیرا و تایدا زانایانی ئیسلامی لە ڕاگەیاندراوێکدا بڵاویان کردەوە کە پێویستە حکومەتی عێراق دژی کورد بجەنگێ چونکە کوریاخی بووە. بەداخەوە ئەمە هەڵوێستی زانایانی ئیسلامی ئەو کاتە بووە
بەڵام لە بەرامبەردا و بە ماوەیەکی کەم دوای ئەو ڕاگەیاندراوە سەماحەتی سەید مرۆڤە بوێر و بە هەڵوێستەکەی نەجەفی ئەشرەف فتوا گرنگ و مێژوویەکەی خۆی بۆ حرامکردنی خوێنی کورد دەرکرد و فەرموویەتی باوەڕداران نابێ یەکتی بکوژن، ئەوەی دەکوژرێ و ئەوەشی دەکوژێ هەردووچیان بە ئاگری دۆزەق دەسووتێن. هەروەها لە فتوایەکی زارێکیشدا فەرموویەتی کوردەکان برای دینی ئێمەن لە ڕووی شەرعەوە ڕەوانیە بکوژرێن. ئیتر دەسەڵاتدارانی شۆڤینیستی ئەو کاتە بەم فتوایە شڵەژان و دەستیان کرد بەهێرش بۆ سەربەڕێزی و تویانە ئەم پیاوە نامۆیە بە وڵات و خەڵکی عێراق نییە. فتواکە کارێکی زۆری کردە سەر سەربازە شیعەکان و بەشداریان لەو شەڕەدا نەکرد. هەروەها بوو بە بناغەیەکی پتە و بەهێز بۆ پەیوەندی کورد و شیعە لە عێراقدا، بەتایبەتی لەگەڵ بنەماڵی بەڕێز سەید موحسین حەکیم و ساڵ دوای ساڵ ئەم ڕێز و خۆشەویستانە لاینەتەوەکەمان زۆرتر بووە. سەید موحسین حەکیم لە 1 ساڵی 1970 لە نەجەف لەدایک بووە لە مەحزەری زانایانی وەک ئایەتوڵڵا بێبەهانی و شێخ سادق جەواهیری و ئایەتوڵڵا نائینی و سەید محەممەد سەعیدی حوبەیبی خوێندوێتی. دوای کۆچی دوای ئایەتوڵڵا نائینی بۆتە مەرجعی شیعەکان لە عێراق. چەندین کتێب و بڵاوکراوی گرنگی لەسەر زانستی فقه و شریعەتی ئیسلام نووسیوە. لە 2 ساڵی 1970 کۆچی دوایی کردووە. خەڵاتی زێڕینی بلە بەشێکە لەو وەفا و ئەمەکەی کورد بەرامبەر ئەو هەڵوێستە مەزنوو بیۆرانەیە کە بەڕێزیان لە ڕۆژگارێکی تاریکی نەتەوەکەماندا نواندوێتی. سماحة السيد عمار الحكيم لاستلام الجائزة. وليتفضل فخامة السيد رئيس جمهورية العراق الدكتور عبد اللطيف جمال رشيد بمنح الجائزة. نبيش عقل بالاستداء نبيش مسلمان اعتداء لا دين ولا صرف استداء هكل بينوم هكل أمين لا عرب من إيراني نقول جيجي شخص تاني نكر من خوم نجوش عليك كرد مو كردستاني لا عرب من إيراني زۆر سپاس بۆ بەڕێز سەر و کۆماری عێراق، سپاس بۆ بەڕێز سەماحەتی الحەکیم بۆ وەرگرتنی خەڵاتەکە. بیژەنەی هەوری ڕەنجینی کەلتوری نیشتیمان، بیژەنە و بە پێدەشتی و گۆرانیانەدا دەستمان بگرە و بمان بە. تۆ لەوێ بوویتەتە چیرۆکی ڕووناچی کە تۆ چریکەت بڵند بێ گەمیەی عەشقمان دەخەیتە سەما و بە ڕووباری تەلیسماوی سۆزێکی غەمگین ڕەنجێکی گەڕۆکە و لە هەک بەو کەشکۆڵی نهێنی هەناویدا دیرۆک و ڕابردووی نەتەوەیەک لە بەردەم هەڕەشەی لە نێوچووندا هەڵەگرێ و ناترسێ. نەشمشێری تاریکستان، نەوەی شومەی ئازاری ژیان، نەدەمامچی ترس و تۆقین، نەیا ساوڵەکانی سوڵتان، هیچیان لە ئاستی بوێری و شێلگیری ئەم قەڵەمە ئازادەدا نەبوونە کۆسب. ئەو بانیژەی کتێبێکی ڕەنجینە و لە نیگای مرچومۆنی هیچ دوژمنێک ناترسێ. لێرەوە لە شاری کەلتور و گۆرانی و شێعرەوە تا ئەوێ سڵاو بۆ تۆ، سڵاوی مانجی ئاوازی شیرین و ئەی نەغمەی درەوشاوەی سترانی نەبەزین، سڵاوی قەڵەمی نێو هەناوی فۆلکلۆر، ئەی پیاوێک لە ویردی تۆماری نێومێژوو. بفەرمونون با پێکەوە ئەم پیاوە دڵسۆزە بناسی.
ساڵح حەیدۆ پارێزەری سامان و فۆلکلۆر و کەلەپوری کورد لە ڕۆژاوای کوردستان ئەو پیاوەی لە ڕۆژگاری ڕژێمێکی تاریک و سەرکوتکاردا دەژیا گەنوگوڵیان لە بوونی کورد و زمان و وشە و ئاواز و جلوبەرگی ئەم نەتەوەیە کرد لە قامیشلۆ و حەسەکە و کۆبانێ و ئەفرین و گوند بە گوند و شارۆچکە بە شارۆچکە ڕۆژاوای کوردستان شەو و ڕۆژ بەنهێنی و بە شارەزایی خەریکی نووسینەوەی تێکست و تۆمارکردنی هەزاران گۆرانی فۆلکلۆری کوردی و شعر و چیرۆکی نەوە پێشنەوەی ئێمە بووە بە کامێراکەشی 7,000 وێنەی جۆراوجۆری لە جلوبەرجی کوردی ژنان و کچان و پیاوانی ڕۆژئاوای کوردستان چرکاندووە و تا ئەمڕۆ پاراستوێتی ساڵح حەیدۆ ئەو پیاوەی کە مامۆستامەزەری خاڵقی بە ئینستیتوتی گەڕۆک و هەندێک بە گۆگڵی ڕۆژاوا و هەندێکیش بە مێژووی زیندوو ناوی دەبن ناوی ساڵح کوڕی حسێن حاجی محەممەدە و لە هۆزی گاباریە ڕۆژی دووشەممەی 6 ئازاری ساڵی 1956 لە گوندی حسێ ئوسو لە ناوچی ئامودێ لە ڕۆژاوای کوردستانە دایک بووە 90 کتێبی چاپکراوی هەیە وەکو 20 کتێب کۆکردنەوەی گۆرانی فۆلکلۆری کوردی 20 کتێب کۆکردنەوەی چیرۆکی فۆلکلۆری کوردی 26 کتێب بیرەوەری و تێبینی ڕۆژانە 4 کتێب لەباری زمانی کوردی 12 کتێب گۆرانی منداڵان 10 کتێب چیرۆک و ئەزمموی ژیان 2 کتێب لەسەر دابوو نەریتی کورد 2 کتێب کۆکردنەوەی تەتەڵی زمانی منداڵان و 15 کتێبی شعر 30 خەڵاتی ڕێزلێنانی ناوخۆیی و نێودەوڵەتی لە دامەزراوە و ناوەندە ڕۆشنبیرەکان وەرگرتووە لە ساڵی 2004ەوە پەیوەندی لەگەڵ ئینستیتوتی کەلەپوری کووردا پەیدا کردو و دواتر وەک نوێنەری فەرمی ئەو دەستگایە دەست بەکار بووە لە ساڵی 2016ەوە مامۆستای ئەدەبی کلاسیک و زاراوەی کوردیە لە بەشی ئەدەبی کوردی لە زانکۆی ڕۆژاوا لە ساڵی 2007ەوە لە ڕادیوی بویر بەرنامەی دێرینە دەگمەنەکان سەبارەت بە فۆلکلۆری کوردی پێشکەش دەکات لە ساڵی 2010 تا ساڵی 2021 لە کەناڵی ئاسمانی ڕۆژئاوا پێشکەشکاری بەرنامە بووە لە ساڵی 2022 بەرنامەیەکی فۆلکلۆری لە ڕادیوی ئارتا پێشکەش کردووە تێزی بەکالۆرۆسی ئەدەبی کوردی لە زانکۆی ڕۆژئاوا وەرگرتووە چواردە لە کتێبە فۆلکلۆرەکانی لەلایەن ئینستیتوتی کەلەپوری کورد لە شاری سلێمانیەوە چاپکراون بابەتی لە 6 گۆڤار و ڕۆژنامەی کوردی لە ناوە دەروی کوردستاندا نووسیوە سەرنووسەر و بڵاوکراوەی گۆڤاری گوڵستان بووە لە ساڵی 1993 تا ساڵی 2008 ساڵح حەیدۆ 33 جار لەلایەن ڕژێمی بەعسی سووریاوە دەستگیر کراوە بەڵام زیندان کۆڵی بەم مرۆڤە دڵسۆز و لە خۆبردووە نەداوە و قەڵەمە زێڕینەکەی لە نووسین نەخستووە زۆر بەڕێز ساڵح حەیدۆ بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی با بەڕێز کاگ ئاوات محەممەد غەفور قایمقامی سلێمانی بفەرمێت بۆ بەخشینی خەڵاتەکە لبيش عقل مرستي دا لبيش مسلمانيتي دا لديني ولا سربستي دا هكل بوينون هكل أمين لا عرب من إيراني ندور جيجي شخصتاني نكر من خوم نجوش عليك كردمو كردستاني شخصتانیم نەکردن خۆم مێژوش هەڵەیەکە کوردم و کوردستانیم زۆر سپاس بۆ هەردووە و بەڕێزە ئەم مێژووە سوودمەڕۆیە ئەم ڕێگای ئەوینی زمانە درێژە بە هێندی ئازاری کوردبوون و بەڵندە بە هێندی باڵا و قامەتی ژیان و بەگەردنی چێوێک لە بوێری ژنێکە هەڵەسنێ ئەم زاری شیرینی کوردیە جارێک ئێمە کردومانە بە سونبولیمانەوە و جارێک ئەو دەمانکە بە قەقنەسی ڕاوەدوونراو ئەم تەوارە نەترسە ئەم شنە بافێنکەی نێولانکەی زمان و ئەم سروەی ئەڤینی وشەی کوردیە
نە لە زڕەی زنجیر دڵیە ترسێ و نەباچی بە کونجی زیندانە ئەو گەلێک لەوە دڵنیایە کە پەیوەند بۆ لەشە گیانی بەرخودان دیل ناکرێ ئاخر هەتاو چۆن یەخسیرەکرێ ڕووبار ناخرێتە ئەو دی و شیش بەندی زیندانەوە بەهای ژیان سڕ ناکرێت و تریفەی مانگی زیوینی ئازادی بە چارشێو ناشارێتەوە بفەرمۆن باو خاتون گوێرەش بناسی زارا محەممەدی کەنیشکێکی ئازا و نەترس خەمخۆری وشە و ئەندێشە و کللتوری نەتەوەکەی کە بەبێ سڵەمینەوە لە ئازار و ئەشکەنجەی زیندان خەریکی پەروەردەی منداڵانی کووردا ئەو بەتەنیا قەڵایەکی گەورەیە بۆ پاراستنی زمان و فکر و ئاگایی کوردی لە بەشێک لە نیشتیمان کە کارێکی ئاسان نییە زارا محەممەدی ساڵی 2690 کوردی لە شاری سنە لە بنەماڵەیەکی نیشتیمان دۆست لەدایک بووە بڕوانامەی کارناسی باڵا واتە ماستەری لە بواری زانستی ژیۆپۆلۆتیکدا تەواو کردووە لە تەمەنی 18 ساڵی هاوکات لەگەڵ دەستپێکی خوێندن لە زانکۆ چالاکیە زمانیەکانی خۆی لەگەڵ هاوڕێیانی لە ڕێکخراوە خوێندکارەکانی زانکۆدا دەست پێ کرد و پاش ساڵێک چالاکی فەرهەنگی کۆمەڵایەتی و تێپەڕاندنی دەورەی تایبەت لەم ناوەندەدا بۆ وانەبێژی ڕێنووسی زمانی کوردی زارا محەممەدی لەگەڵ هاوڕێکانی لە ساڵی یەکەمدا توانیان لە 3 شار و نزیکەی 20 ئاوایی دەوروبەری سنە ڕێنووسی زمانی کوردی بڵێنەوە و دوای 2 ساڵ ڕێکخراوی نۆژین چالاک بکەن و لە زۆربەی شارەکانی وەک سنە کامێران دێولان دیوان دەرە و بانە بنکەدا بمەزرێن و لە شارەکانی قوروە و بیجاریشدا خولی ڕێنووسی زمانی کوردی بکەنەوە لە هەمان کاتدا نیگەرانی بارودۆخی مافی زمان لە ئیلام و کرماشانیش بوون خولێکی ڕێنووسی زمانی کوردی لەم شارانە دەکەنەوە کە بەداخەوە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بەری پێگیرا و چەندین کەس لە قوتابیانی دەست بەسەر کران زارا محەممەدی نزیکەی 10 ساڵە وانەی زمانی کوردی دەڵێتەوە هەر بەم تاوانەش لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە سزای 10 ساڵ زیندانی بەسەریدا سەپا زارا پاش دەست بەسەراگرتن 6 مانگ و 13 ڕۆژ لە گرتوخانە دەبێ بەبێ ئەوەی ڕێگەی بدەن لەگەڵ کەس پەیوەندی هەبێ پاش 6 مانگ و 13 ڕۆژ خۆڕاگری ئازایانە بە شێوەی کاتی بەدانانی بارمتەی قورس تا کاتی دادگاییکردن لە گرتوخانە ئازاد دەبێت هەر لەم کاتەدا چەندین چالاکی ڕێک دەخەن وەکو کەمپەینی پەروەردە بە زمانی کوردی ڕاگەیاندن و هاوکاری لەگەڵ زۆربەی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پاش ئەم هەموو چالاکیە و بەرزکردنەوەی خواستی زمانی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان سزای زارا محەممەدی لە 10 ساڵەوە بۆ 5 ساڵ گۆڕا جێداخە خات و زارا محەممەدی لەبەر چەند هۆکارێک ناتوانێ ئامادە بێ پێشتر کاک سیروان جەلال بە نوێنەراتی ئیبراهیم ئەحمەد فاوندەیشن لە شاری سنەی شیرین خەڵاتەکەی پێبەخشیوە نجيب كريم البرلقين درند بوجدان ودين ندواني واقي كل نبيل هكل بوينو هكل أبين هكل بوينو هكل أبين لە تەڵانی ڕەنجینی هەورامانی لەهۆنەوە لە دوندی سنجینی سیاچەمانە و لە نیشتیمانی بەزم و لە وڵاتی گۆرانیە شیرینەکانی کوردەوە سەدایەکی بڵند لە گەروێکی تەڵایەوە دێت و چریکەی کەناریەکە لەسەر درەختە بەژن زرافەکانی فردەوسی بناری چیاوە دێ لە بانیژەی هەتاوەوە لە خانە یادگاری چەندنەوەیەکدا تۆ شای چڕینی گۆرانیت
تۆ هەناسەی بای شەماڵی و لە ئێوارەی نامۆییدا تەوێڵمان فێنکەکەیتەوە تۆ ئاسکە بەفرینەکەی لاپاڵی چیایت و شەوانە دەبیت بە ئەستێرەیەکی ئەرخەوانی و لە هەناوی ئەم نەتەوە غەمجینەدا داگیرسەیت جۆگەی دەنگی و دەڕژەیتە نێو ڕووباری هەستمانەوە هاژەی ڕەنگی و دێی بەرەو پیری مێژوومان پیاوێک لە باڵای هەورەوە دەڕژێ و بۆ بەسترانی هەموو ماڵێ و لە زەینماندا ئازادیە نووسێتەوە پاشای سیاچەمانە و دەنگە زیێڕینەکەی هەورامان میراتگری بەزم و سۆزی پیرشان میراتگری بەزم و سۆزی پیرشالیار هونەرمەندە دەنگخۆش و بە وقارەکەی هەورامان مامۆستا عوسمان کێمنەیی کە بەداخەوە مامۆستا گۆرانی مەزن نەژیە تا بەدەم زایەڵی دەنگی ئەم میری سیاچەمانەیەوە گەشتی هەورامانەکەی بنووسێ و ئەم جارە بڵێ سیاچەمانە سیاچەمانە بەهەشتی عەشقا ئەم هەورامانە عوسمان مؤمین عەزیز ناسراو بە عوسمان کێمنەیی لە ساڵی 1936 لە گوندی کێمنەی هەورامانی لهۆن لەدایک بووە باوکو دایکی دەنگخۆش بوون و ئەمیش هەر میراتگری ئەو دەنگە ئەهوراییەیە کە سروشت و کەژ و چیا و ئاو هەوای پاک و بێگەردی هەورامان پەروەردەی کردوون زۆر مناڵ بووە کە دەرکەوتووە خاوەنی بەهرەیەکی گەورە و توانایەکی زۆرە بۆ گۆرانی وتن بە تایبەتی ئاواز و چڕینە سەخت و زەحمەتەکانی بەزمی چەپڵە و سیاچەمانە بە 15 ساڵی شان بەشانی گۆرانی بێژە بە ئەزمونونەکانی هەورامان گۆرانی وتو دەنگی حاجی یاقۆ حەم عەلی خاوە مامۆ حەکیم و ئەحمەدی نازدارێ و حاجی حسێن نارنجەڵەیی کاریان تێکردووە هەرزوو ناوبانگی کوردستانی تەنیوە و دەنگی لە ئێزگەکانی کرمانشان و ڕادیۆی کوردی بەغداد بڵاو کراوەتەوە دواتر ئەم دەنگە سنووری کوردستانیشی بڕیوە و بۆتە جێی سەرنجی موزیسیانە گەورەکان تاوەکو ئەو ڕادەی کە گۆرانی بێژی گەورەی فارس محەممەد ڕەزا شەجاریان بە دەنگی زێڕی ناوی هێناوە و پێی سەرسان بووە ئەم پاشای سیاچەمانەیە ئەم پیاو بەوی قار و بەهیبەتەی گۆرانی کوردی لەلایەن گەلێ ناوەندی ئەکادیمی و ڕێزی لێنراوە و بڕوانامەی فەخری پێشکەش کراوە و لێکۆڵینەوە لەسەر دەنگ و ئاوازەکانی ئەنجام درراوە لە کات و سەختە ناخۆشەکاندا هەرگیز پشتی لە نەتەوەکی نەکردووە سۆزێکی نەمر و جاویدانی بۆ شیمیابارانی هەڵەبجە کردووە کە ڕەنگە هەر ئەو گەڕۆزیێڕینەی ئەم توانای هەبێت و ئەم چاوەڕوانەی لێ بکرێت لەبەر لێو ڕێژبوونی ڕۆحە هونەرەکەی و چڕوپڕی کارەکانی پێی باشتر بووە هەر لە ماڵەکەی خۆی و لە ناو میوان و هۆگرانی دەنگیدا ڕۆژانە بە چەندین سەعات گۆرانی بڵێ ئەو نەپێویستی بە ئامێری موزیک و نە هیچ ئامێر و دەستگایەک هەبووە وەک دەڵێن لە نێوان 1500 بۆ 2000 کاسێتی گۆرانی تۆمار کردووە هەرچەندە نەخوێنەوار بووە بەڵام بە هەزارەها ئاوازی کوردی لەبەر بوو شعری شاعرانی وەک بێسارانی و مەولەوی و میرزا عەبدولقادری پاوەیی و سەییدی هەورامی لە گۆرانەکانیدا بەکارهێناوە بەداخەوە دروست لەو کاتەی کە ئەم پەرجووی گۆرانیە بە شاباڵی دەنگ و ئاوازە ئەهورایەکەی گشت دوتکەکانی نەمری دەبڕی ڕێک لەو کاتەی کە ئەم گەلە ئەستێرەی ناوسنگی دەبوونە کاکێشان پلانی ناحەزێک نەیارێک پێکاوێتی و ئەم گەروەزێڕینەی لەوتن خستووە بەڵام نەیزانیوە کە وەک فروغی فەروغزاد دەڵێ دەنگ دەنگ تەنها دەنگە دەمێنێتەوە دەنگی مامۆستا عوسمان کێمنەیی دەنگە بەوی قار و بەهیبەت و ئەهورایەکەی ئێمە بۆ هەتا هەتای بە نەمری دەمێنێتەوە و تەختی پاشەی سیاچەمانەش هەر شایانی خۆیەتی با هونەرمەندی مەزن مامۆسایەم کێمنەیی بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی داوا لە زۆر بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانیەکەین بەڕێزیان بفەرمێ بۆ بەخشینی خەڵاتەکە
ئاڵاکەی تۆ لە بەندەنی بەرزی وڵاتەوە دەشەکێتەوە. ئێوە لەو پەیامیە شتێ تێگەن کە ڕۆحی بڵندی دەیکات بە گەروتانە. ئێوە تروسکەی هیوان لە شەوی ئەنگوستە چاوی وڵاتدا. ئێوە خەونی ڕەنجینن لە وەرزی بێڕەنجی ژیاندا. ئێوە لە زمانی بێگەردی و تەقەلای ئاوەدانی دەخەنەوە سەر شاڕێ و خەڵکە. لێرەوە چاومان لێتانە، بڵێسەی باکوورن و لە ئاستانەی بایەکی بەویقارەوە دێن، لە هەورە بروسکەی ڕاپەڕین و لە کازیوەی بەیانیەوە سەر دەردێنن. لە عشقی بڵندی ئێوەوە نەعرەتەی سەرکەوتن شارێک دەهێنێتە لەرزین. لە ئێوە فێرە بێ نەک ئامەد گشت دنیا نەبەزی. ئەمە هاوار و نەعرەتی بە کۆمەڵی هاندەرانی یانەیەکی تۆپی پێی باکووری کوردستانە کە 53 ساڵە شەڕی ناسنامە و کوربوونی خۆیانەکەن. ئەگەر چی شێبڕکەی وەرزشی پێویستە لە ململانی سیاسی دوور بێت و تەنها بۆنەیەک بێت بۆ خۆشی و چێژبینین، بەڵام بەداخەوە بۆ نەتەوەیەکی بەشخراوی وەک کورد تەنانەت لە پێشبڕشی وەرزشیشدا ئەم سیاسەتی ئەسمیلاسیۆنە هەرزاڵە. ئامە سپۆر کۆڵەکەی بەهێزی کوردایەتی ئەگەرچی بە تەنها یانەیەکی وەرشێ لە باکووری کوردستان، بەڵام سیاسەتی چەوتی نکوڵیکردن کردوێتی بە کۆڵەکەیکی گەورەی خەباتی گەلەکەمان. ئامەد سپۆر یانەیەکی تۆپی پێیە لە ساڵی 1972 لە شاری ئامەدی باکووری کوردستان دامەزراوە. تاکەیانەیە کە داکۆچی لە ناسنامەی کوربوونی خۆیەکە و تەسنیم بە سیاسەتی ڕەگەرپەرستانە نەبووە. باجی ئەم کوربوونە بێبەشبوون بووە لە هەموو ئەو هاوکاریانەی فیفا و فیدراسیۆنی وەرشی تورکیا. تەنها پشتیان بە هاوکاری و پشتیوانی کوردانی باکوور بەستووە کە زۆر کات ڕێگە نادرێت کوردانی دانیشتوانی ئەوروپاش یارمەتیان بۆ بنێرن و گەلەجاریش دەست بە سەرپارەکانیاندا ئەگرن و تۆمەتی تیرۆریان دەخەنە پاڵ. کارەساتەکە ئەوەیە کە یاریەکانیان بکەوێتە شارێکی دەرەوەی باکووری کوردستان. ئیتر مەیدانی یاری ئەبێتە گۆڕەپانی جەنگ و ئەوەی دەستیان بگاتێ بەسەر یاریزانانی ئامەسپۆرە ئەیبارێنن. کارگەشتە ئەوەی کە لە ساڵی 2016 دوای ئەوەی بەرامبەر یانی فەنەرباخچە یاریان کردووە، کاپتنی ئامەسپۆر شێخ موس ئۆزەر بۆتە هۆی ڕزگاربوونی تیپەکان لە دۆڕان. چەند ڕۆژە دواتر تەرمەکەی شێخ موس لە دەرەوەی شار دۆزرایەوە. شێخ موس یەکێک بوو لە یاریزانە بەتواناکان و لە 507 یاریدا 157 گۆڵی بۆ ئامەسپۆر تۆمار کردووە. زۆر لایەنە ئەوروپیەکان بۆندیان بۆ ناردووە، بەڵام لەبەر خۆشەویستی بۆ یانەکەی هیچ کەم لەو داواکاریانەی پەسەند نەکردووە. ناوبەناو گەورە بەرپرسانی وڵاتەکەش تۆمەتی ئێجگار قورسی سیاسی دەخەنە پاڵ ئەمیانێ و بە تێوەگلان لە تیرۆر تۆمەتباریەکەن. مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە مێژ لەو باوەڕدا بووە کە تەنانەت تیپێکی وەرزشیش بە ئاڵای کوردستانەوە ئەتوانێت لە ئاسینە و دەوڵەتیە نوێنەرایەتی کورد بکات و ببێتە هۆکارێکی گەورە بۆ ناساندنی دۆزی کورد. ئەکرێ بڵین ئامەسپۆریش لە هەوڵی جێبەجێکردنی ئەم ئەرکە پیرۆزەدایە. با زۆر بەڕێز فاروق کۆرکماز سکرتێری گشتی یانەی ئامەد سپۆر کە ئەمڕۆ میوانی سلێمانیە بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکە. داوا لە زۆر بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسی سکرتاریەتی هەڤاڵمان جەلالەکەین با بەڕێزیان بفەرمێت بۆ بەخشینی خەڵاتەکە. هاوکات سەرۆکی فەخری یانی وەرزشی سلێمانیشە. شخص تنیم نکرد خود
الحكيم زۆر سپاس بۆ بەڕێز فاروق کۆرکماز، زۆر سپاس بۆ بەڕێز کاکوبات ساڵەبانی. لە هەناوی گەرمە سێری نیشتیمانەوە لەو شوێنەی زام لەو پەڕی بەرزایی ماڵێکی چێکردووە بۆ ئازار، لەوێندەر خاتوونێک دەلال و ڕەند و ئازار لە نێو دۆزەخی ئەنفالدا بە دوی دیرۆکی قوربانیدا دەگەڕێ. لە ناو نیشتیمانی گڵا لە وڵاتی خۆڵ و قوڕا بۆ ئاوی کوژراوە گەڕێ، ئەوە زانێ کە بە نێو سەرابدا دەگەڕێ، ئەو دەزانێ لەو سەرزەمینی لەمە لەو نیشتیمانی بێ ئۆقرەی و داخ و دڵا بە ڕێگاکانی دووکەڵا سەفەرێکی خۆڵەمێشی بە دەشت و دەری هاوارە، سەفەرێکی بێکۆتایی بەناو تەمدا لە زریکەی نیوە شەودا بە ئاگادێ و پێزانێ کە ئیدی ئەوان ڕۆیشتون و جارێکی دینایەنەوە. ئەم خاتونە سەری ناوە بە هەورازی ژیانەوە و لەگەڵ هەموو ئازارە هێشتا لە ژیان بەردەوامە. فەهیمە واحید مەجید، چیرۆکی ئەم دەشتی زام و برینە، چیرۆکی تێپەڕینە بەناو گەردەلولی ئاگری نەمرودەکەی سەردەما، داستانی هەزاران جار زیندوو بوونەوە و مردنە، ساڕێژی برینە بە برین و شتنەوەی فرمێسکە بە خوێن و شکاندنی تینوێتیە بە ئاگر. مەگەر ئەکرێ بە چەندێڕێک ئەم هەموو ماڵوێرانی و ئاوارەی و ڕاکردن لە دەست بەعس و بێسەر و شوێنبوونی حەوت مناڵ لەوەی شومەکەی ئەنفال و شەهید بوونی برایەکی پێشمەرگە و دوورکەوتنەوە بۆ بیابانەکانی باشوور بنووسیەوە. خاتوو فەهیمە ساڵی 1952 لە گوندی گۆڕەشەلەی ناحیەی قۆرەت و سەر بە قەزای خانەقین لەدایک بووە. ساڵی 1970 بۆتە هاوسەری شێخ عەبدوڵڵا تەیبی ئامۆزای کە ئەویش بۆ خۆی داستانێکە لە نەبەردی، پێشمەرگەیەکی ئازا کە چەندین جارگیراوە و بریندار بووە، پارتیزانی ساڵانی دوای ئەنفال و قوربانیەکی چەکی کیمیاییە، پێکەوە 12 منداڵ واتە 9 کچ و 3 کوڕیان هەبوو. ساڵی 1975 دوای شۆڕشی ئەیلول گوندەکەیان سەنگەر ڕووخاو ئاوارەی ئێران بوون و دواتریش ڕاگوێزران بۆ بیابانەکانی باشووری عێراق. ساڵی 1984 لەبەر ئەوەی هاوسەرەکەی بوو بە پێشمەرگە، ئەویش لەگەڵ منداڵەکانی ڕوویان کردە شاخ لە گوندی وڕێلە سەر بە ناحیەی بێپاز لە سنووری تیپی 53 شیروانە گیرسانەوە. ساڵی 1988 و سوپای بەعس وەک سن و کولا بەربوونە گەرمیان و قەرەداغ، ئەمانیش ئەبوو بەو دۆخە ئاڵۆز و شپەرزەیەوە گوندەکە جێبهێڵن و خۆ لە چاوی جێش و جاژونکەن. بە ناچاری بوونە چەند گروپێک، هەر چەند مناڵ و گەورەیەک بە ئاراستەیەکدا ڕۆشتن، بەو نیازەی دواتر هەمووان لە شوێنێک یەک بگرنەوە. بەڵام بەداخەوە ڕێگاکان لەسەر هیچ کانی و تەپۆڵکە و ئەشکەوتێک یەکیان نەگرتەوە و شاد بوونەوەیان بە یەکتر زمانم لاڵ ڕەنگە بگاتە قیامەت، ئەگەرچی خۆی ئەو ڕۆژە هەر قیامەت بوو. ئاخر ڕۆژ لەوە سەختتر کە بە جارێک 6 منداڵ پەخشان و ژیان و مەهاباد و شنۆ و دڵشاد و ئازاد و کچەزایەکیان بە ناوی هێژا ڕەشەبای ئەنفال لەگەڵ خۆی ڕایەن پێچێ و بیانبات. قیامەت لەوە سەختتر کە تا ئێستاش دوای 38 ساڵ لەگەڵ هەموو زەنگی دەرگایەک ئەو وا بزانێ یەکێک لەو حەوت ئازیز و جگەرگۆشەیەتی کە گەڕاونەتەوە و لە دەرگا ئەدەن. ڕۆژ لەوە ڕەشتر چییە؟ تابان و پەخشانی کچی دوانە بوون، پەخشان ئەنفال بردی و تابان بەجەستە زیندووە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە و دڵی نەهاتووە مۆمێک بۆ جەژنی لەدایک بوونی بەبێ خوشکە دوانەکەی هەڵبکات. ئیتر خاتوو فەهیم و باقیاتی ئەو مناڵانەی بەناو ئاگری ئەنفالەکەی نەمرودی سەردەما دەربازیان بوو،
بە ناچاری و دوای ماوەیەک خۆحەشاردان ڕوویان کردە قەندیل و دوای دابڕانێکی زۆر هاوسەرە پێشمەرگەکەی بینیەوە. کاتێکیش باسی مەینەتی و نەهامەتیەکانی دەکرێت ئەم ژنە بە جەرگا، ئەم سەنگی سەبورە، ئەم کێوی ئازارە بەسەر برینەکانیا بازەدا و دڵخۆشی هاوسەرەکەی ئەداتەوە و ئەڵێ دڵخۆش بەبەوەی کە هێشتا نیوەی مناڵەکانمان ماون، هێشتا ئەتوانین سەر لە نوێژیان بۆ خانەوادەکەمان دروست بکەینەوە. ماوەیەک لە قەندیل بوون، پاشان لە دوا ڕۆژەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سوپا دڕ و خوێن ڕێژەکەی بەعەز دیسان ڕێگەی سەخت و پڕ لە مەرگی بەرەو سنوورەکانی ئێرانیان گرتە بەر و لە ئۆردوگای سەریاسی پاوە مانەوە. خاتوفەهیم ئەڵێ بە تەنیا هەر قاچم ئەڕۆشتن، ڕۆح و دڵم لە قەندیل لای پێشمەرگەکان بەجێما. ئەو بەبێ هاوسەرەکەی ڕۆشت چونکە شێخ عەبدوڵڵای هاوسەری بڕیاری دابوو وەک پارتیزان لە کوردستان بمێنێتەوە. دوایین دوو منداڵی ئەم دایک و باوکە، کوڕێکە بە ناوی ساڕێژ و کچێکیش بە ناوی بەختەوەر. کوڕەکەیان ناونا ساڕێژ بەڵک و ساڕێژی برین و ئازاری بێسەر و شوێنبوونی خوشک و براکانی بکات و بەختەوەریش بۆ ئەوەی ئیتر دوای ئەو هەموو ڕەشبەختیە خۆشبەختی ڕوویان تێبکات. خاتوفەهیم ژنە خۆڕاگر و بە ویقارەکەی گەرمیان دایکی ئەو پۆلە شەهیدەی کە تەنیا ئارەزووی یەکدەنگی کورد لە بەغدا و گێڕانەوەی ڕووفاتی ئەنفال کراوانە، ئێستا بە سەربەرزی لە ناوماندا دانیشتووە تا ئەمڕۆ بە شانازیەوە خەڵاتی زێڕینی بلەی پێشکەش بکرێت. با زۆر بەڕێز خاتوفەیمە بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. داوا لە زۆر بەڕێز خاتوو پەروین محەممەد نووری ڕاوێژکاری سەرۆکاتی کۆمار بۆ کاروباریان فلاکراوانەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. لە کازیوەی بەیانی بەرخودانەوە برینێکی ڕەشتاڵە سەری دەرهێنا و بوو بە شایی قوربانی. هێدی هێدی پەنجەی نەرمی شەماڵێک هاتە نێو پرچی پەخشانی ئەم زامە و گەیشتە ناو دیدەمان. ئەو کاتەی لە دوندی نەمریدا ئەو سەرقاڵی هەڵکۆڵینی حرفی نەبەزین بوو، عەشقی ئێمە بوو بە گوڵجار و ڕوویەم زامەیشمان بوو بوو بە مانگ و خەرمانەی. ئەم بازە بە هیممەتە، ئەم هەڵۆ جەسوورە دەرچووی قوتابخانەی کۆڵنەدانە و لەکوێ ژان هەبێ لەوێیە، لەکوێ بڵێسەی ئاگرێک هەڵبگیرسێ شەماڵە و لە ڕێیە. ئەو دەیزانی ئەو ئۆردوی غەزەبەوە هاتوون بەژنی نیشتیمان لە نێوەندا لەت بکەن، وا هاتوون مێژوومان سیخ ناخکەن لە تاوان، وا هاتوون سیمامان تەڵخکەن. هەر بۆیە بە گیانی بەرگری لێکردین، بە ڕۆحی ئازادی بۆ مسۆگەر دەکردین. بەهێمنی گۆرانیەکی غەمگینی دەگوتە و دەیوت چرای
شەهید بوونم هەڵکەن خەبەر بدەن بە مانگە شەو چیتر بۆ مەرگم نەسووتێ. شەهید عەبدۆ پاڵەوانێک قارەمانێک سمبولێک لە ئازایەتی و خۆنەویستی و فیداکاری کە مەخابن کاوێز ئاغا و پاوێ سەلاح و محەممەد شێخۆ نەماون تا پڕ بە گەروی نەمریان بە باڵای ئەم سوار چاکە بە جەرگەی لە ئێمە بەتەنێ ئەم مێرخاسەی ڕۆژ ئاوای نیشتیمان لاوک و لاوژەیەک بچڕن تا لە ئەفرینەوە بۆ کۆبانێ و لە جززیرەوە بۆ شەنگال و سنە و سابلاخ و ئامەد و سلێمانی بزانین چ قارەمانێکمان شەهید بوو. ناوی عەبدۆ عەبدی و باوکی ناوی ئەحمەد بوو لە ناو یەکینەکانی دژە تیرۆری ڕۆژ ئاوا بە شەڕڤان کۆبانی ناسرا بوو. ڕۆژی 5 دیسەمبەری 1994 لە کۆبانێ لەدایک بوو. خوێندنی سەرەتایی تاپۆلی 11 زانستی هەر لەو شارە تەواو کرد. لە مناڵیەوە هێچگار ورد و وریا بوو. جگە لە کوردیەکی باش زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و ئۆکراینی بەباشی ئەزانی. خێرات هێدەگەیشت هەرزوو لەگەڵ بارودۆخە سەخت و دژوارەکاندا خۆی ئەگونجاند و چارەسەری پێویستی ئەدۆزیەوە. لە بەدیهێنانی ئامانجەکانیا زۆر سەرسەخت بوو. سوکایەتی لە هیچ کەس قوبڵ ناکرد. هەر لە منداڵیەوە فێر ببوو کە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێت. پێش شۆڕشی گەلانی سووریا لە ئەوروپا دەژیا، بەڵام نەیتوانی تەماشاکەری ئەو هەموو تراژیدیایە بێت کە لە ڕۆژئاوای کوردستان بەهۆی شۆڕش و گروپە تیرۆریستیەکانەوە بەسەر گەلی کورد و گەلانی تردا ئەهات. بۆیە بڕیاریدا لە 2011 بگەڕێتەوە وڵات و بەشداری لە هەموو چالاکیە سەربازیەکان و هەڵمەتیەکانی ڕۆژئاوا هەر لە ئەفرینەوە تا کۆبانێ و ناوچەکانی تر بکات. شەهید شەڕڤان لە کۆتایی 2011 چوارڕیزی بزوتنەوەی گەنجان و دواتر لە سەرەتایی 2012 چوارڕیزی بەرگری کاران بۆ شەڕی دژی ڕژێمی سووریا. دواتر لە کۆتایی 2013 گەڕایەوە کۆبانێ و لە ڕیزی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا درێژەی بەخەبات و گیانفیدایی خۆیدا. لەگەڵ هاوڕێکانی لە پێناو ئازادکردنی ناوچەکانی ڕۆژئاوا بەشداری لە چەندین شەڕدا کرد. ڕۆژ دوای ڕۆژ پەرەی بەتوانە سەربازیەکانی خۆی دەدا تا بووە سەرکردەیەکی ناوازە و لێهات و بۆ ڕاپەڕاندنی هەموو ئەو ئەرکە قورسانەی پێی سپێردرا. لە هەموو شەڕەکانیشدا نمونەی بەرزی فیداکاری و گیانفیدایی بوو. دوای دەست بەسەراگرتنی دوایین مەڵگەی داعش لە باغۆز، شەهید عەبدۆ بەشداری لە دامەزراندنی ئەو هێزە تایبەتە کرد کە بۆ شەڕی ئاڵۆز و ورد دروستکرا و ناوینرا یات واتە یەکینەکانی ئەنتی تیرۆر. دواتریش هەر خۆی بووە فەرماندەی ئەو هێزە و توانی بەباشی هەواڵەکانی لەسەر بەکارهێنانی چەکی پێشکەوت و ڕابهێنێت. شەهید عەبدۆ دوو جار لە شەڕدا بریندار بوو. جاری دووەم ئەو کاتە بوو کە داعش پەلاماری زیندانی حەسەکەیاندا و ویستیان داعشە دەستگیرکراوەکان ڕزگار بکەن، بەڵام بە هەوڵی ئازایانەی شەهید عەبدۆ و هەواڵەکانی داعشەکان شکستێکی سەختیان خوارد. ئەگەرچی شەهید عەبدۆ لەو شەڕەدا بریندار ببوو، بەڵام بە برینداریش تا دواسات شەڕی کرد و داستانێکی مێژوویی تۆمار کرد. مەخابن ئێوارەی 15 ئازاری 2023 لەگەڵ هێزێک لە یەکەکانی دژە تیرۆر کە بە 2 هێلیکۆپتەر لە ڕێگادا بوون بۆ سلێمانی بەهۆی خراپی کەش و هەواوە هەردوو هێلیکۆپتەرەکە کەوتنە خوارەوە و ئەمەش بووە هۆی شەهیدبوونی شەهید عەبدۆ و 8 لە هاوڕێکانی کە هەمویان نمونەی بەرزی بوێری و ئازایەتی و بەهای بەرزی مرۆیی بوون. خەڵاتی زێڕینی بلا پێشکەشە بەم مێرخاسە خۆنەویستەی کە بوون و نەبوونی خۆی کردە فیدای خاک و دار و بەرد و خەڵکی وڵاتەکەی. بابەڕێز هەڵگورد عەبدۆ بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکە. داوا لە بەڕێز خات و تەزرین خێزانی شەهیدی فەرماندا لیوا سەلاح دیلمانیەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵاتەکە.
کە کوردم و کوردستانیم نەنگیە و نەپیاوەتی جیاوازی ناتەوایەتی بڕیارە وێژ و داویەتی کە کورد بین و هەر کورد ئەبین کە کورد بین و هەر کورد ئەبین گەلان هەموو برای منن هەر زۆر دارانم دوژمنن داوای وڵاتی کەس ناکەم مەرجە بۆ مافی کەس نابەم بۆ مافی گەل و خاکەکەم هەتا ماوەی خەماتەکەم هەگیرکەری دڵبەر لەقین بڕم دەبێ وشان و دین گەرمەندین و ئابری و شیرین یەکسان کە لەگەڵ ڕووی زەوین ناتوانی واکەی زۆر سپاس بۆ بەڕێز هەڵگورد عەبدۆ زۆر سپاس بۆ خات و تەزری ئەو دەمەی خاک ژانی بوومە لەرزەی ئازادی دەیگرێ و باهۆزی بەرخودان دەگاتە ترۆپک و سربەستی سترانی نەبەزین دەچڕێ سازێکی تەڵایی نەغمەی دێ لەو ساوە کۆژانی ئەم کووردە لەبەردەم دەواازەی مزجێنی داوەستاوە و گوڵە زەردی زەردەخەنە دەچنێتەوە ئەو بووەزنەی هیوای نێو گیانی وشت بووی ئەم کووردە بووە ڕێبەری کاروان و بووە قیبلە نمای ئەوینی ئازادی و هەتاوی ڕۆشنی زەین و ئەستێرێکی گەڕیدەی بەردڵان بوو بە کامچی حەقیقەت بوو بە چاوی هەڵۆی بێدار ئەو بەوری بەرگری و پڵنگی ورەیە لە سیاساڵی نەهاتی و لە دەورانی قاتیدا بارانی بەفرۆختی پەڵەیە ئەو شەوانە دەبێت بە مانگی سەرچیا و لە ڕۆژماندا تیشکی زێڕینی هەتاوی ئازادیە ئەو قامەتە بازی بەرزی نێو ئاسمانی کۆبانیە ژەنڕاڵی مەزن سەر لەشکری ڕووناچی ڕوخێنەری قەڵای مەرگ و تروسکەی هیوای گەلان لە شەڕی داعش مەزڵوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی سووریا دیموکرات هەسەدا ناوی تەواوی مستەفا خەلیل عەبدیە لە ساڵی 1967 لە گوندی حلنجی سربەشاری کۆبانی لە خێزانێکی ڕۆشنبیر گەورە بووە باوکی دکتۆر خەلیل پزیشکی گشتیە و بە کرمانجی شعری نووسیوە و فەرهەنگێکی کوردیشی هەیە مەزڵوم عەبدی خوێندنی سەرەتایی و ناوەندی لە کۆبانی و ئامادەی بەشی زانستی لە حەلەب تەواو کردو و هەر لە ساڵی 1986 لە زانکۆی شاری حەلەب کۆلێژی ئەندازیاری تەلارسازی خوێندووە و بە پلەی نایاب دەرچووە مەزڵوم عەبدی لە سەردەمی خوێندنی لە شاری حەلەب دەستی بە خەباتی نەتەوەی بۆ دۆزی گەلی کورد کردووە و ماوەیەک سەرپەرشتیاری ڕێخستنی خوێندکاران بووە و بەو هۆیەوە چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانی سووریاوە دەگیر کراوە بەڵام ئەوە ڕێگر نەبووە لە بەردەوامیدانی بە خەبات و کارکردن لە ناو بزوتنەوەی سیاسی و ڕزگاری خوازی گەلی کورد لە پێناو کوردستانێکی ئازاددا ساڵی 2004 لەگەڵ دەستپێکردنی ڕاپەڕینی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان کە لە ماوەیەکی کەمدا هەموو ناوچەکانی ڕۆژئاوای کوردستانی گرتەوە و چەندین هاوڵاتی کورد بوونە قوربانی مەزڵوم عەبدی بیری لە ڕێخستنی گەنجانی کورد کردەوە و بیرۆکەی دامەزراندنی هێزی خۆپاراستنی گەلی لاگەڵاڵە بوو
ساڵی 2011 بە هەڵگرسانی ئاگری شۆڕش لە سووریا شانەکانی خۆپارێستنی گەل یەکەمین جار لە شاری حەلەب گەڕەکە کوردنشینەکانیان لە هێزەکانی سەر بە حکومەت پاکردەوە و ڕێگەیان نەدا هێزەکانی سەر بە ئۆپۆزیسیۆنیش بچنە ناو ئەو گەڕەکانەوە. ئەویش بۆ هۆی بناغی دروستبوونی هێزەکانی یەپەکە و یەپەژە کە لە ساڵی 2012 وەک هێزێکی فەرمی ڕاگەیەنرا. مەزلوم عەبدی ئەندازیاری ڕزگارکردنی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بووە، سەرپەرشتی ئەو هێزانی کردووە کە دواتر شاری کۆبانی و قامیشلۆ و ئەفرین و سەرێکانی و شاری حەسەکەیان ڕزگار کرد و ڕێگەیان نەدا گروپە چەکدارەکانی سەر بە ئۆپۆزیسیۆنی سووریا بچنە ناوچەکەوە. هەروەها یەپەگا ڕۆڵی گەورەی هەبوو لە ڕزگارکردنی خەڵکی شنگال و شەڕی ڕزگارکردنی کۆبانێ لە دەستی تیرۆریسانی داعش. لە ساڵی 2015 بۆ بەردەوامی شەڕی داعش هێزەکانی سووریای دیموکراتی دامەزران کە هەموو گروپەکانی سەر بە پێکات گەلێکی جیاواز لە کورد و عەرەب و سریانی و تورکمانی لە خۆگرت و شەڕی سەختیان لە دژی داعش دەست پێ کرد. تەنانەت شاری ڕەقەی پایتەختی داعش و هەموو ڕۆژەڵاتی فراتیان ڕزگار کرد و لە 23 ئازاری ساڵی 2019 مەزلوم عەبدی سەرکەوتنی تەواوی بەسەر داعشدا لە سووریا ڕاگەیاند. مەزلوم عەبدی بە سیاسەتی حەکیمانە و ئازایەتی و لەسەرخۆیی توانی هەفسەنگی نێوان زلهێزەکان ڕاگرێ و خەڵکی ناوچەکە بپارێزێ و ناوی بکەوێتە سەرزاری گەلانی دنیا و سەرۆکی گەورە وڵاتان و هەمووان بە چاوی ڕێزەوە مامەڵی لەگەڵدا بکەن. تەنانەت دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکاش بە جەنڕاڵی کورد ناوی دەبات. ئێستاش ناوی مەزلوم کۆبانێ بە ئاژوکردنی ڕێکەوتنەی لەگەڵ دەسەڵاتی نوێی سووریا لە دیمەشق بۆ تەماشێتی میدیا جیهانیەکان بوو. با زۆر بەڕێز هەڤاڵ بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتی مەزلوم عەبدی هاوڕێ و هەڤاڵی خەباتی داوا لە زۆر بەڕێز خانمی یەکەمی عێراق خات و شانازی ئیبراهیم ئەحمەد دەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵاتەکە. لەپێش ئاگر بەرزتیدا لەپێش مسڵمانێتیدا لە دینی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم. زۆر سپاس بۆ هەڤاڵ بافڵ تاڵەبانی و زۆر سپاسیش بۆ خانمی یەکەمی عێراق خات و شانازی ئیبراهیم ئەحمەد. بفەرمونون لەگەڵ پەیامی مەزلوم عەبدی بۆ خەڵاتی زێڕینی بلە. سەریدا ئەستەڤایی بەشدارên ئامادە سلااف dikim û lêbûrina xwe dixwazim ji ber ku hinek sedeman ez nikom îro li cem we amade mama. Ez komîta ku em layıqî ez û Şehîd Şervan layıqî xelata mamoste İbrahim Ehmedî tin ez wan jî spas dikim. Bi rastî Şehîd Şervan yek ji qehremanên şoreşa Rojava bû ew jî wekî mamoste İbrahim Ehmed ji bo her çar parçeyê Kurdistanê tekuşîn û xebat dameşandin û divê oxorê da şehîd ket ji ber wê jî ew layıqî vê xelatê ye. Mamoste İbrahim Ehmed welatperwer û rewşenbîrekî Kurdistanî hêja û mezin bû. Siyasetmedarekî mezin bû. Tekuşîn ji bona netewa Kurd li her çar parçeyê Kurdistanê dane meşandin. Mê jî
جێنێزیک دا di demekê da mamoste İbrahim Ehmed nas kir û bi rastî jî di alî dîroka Kurdistanê da, dîroka tevgera Kurdî da, di siyaseta Kurdistanê da ez bi xwe jî gelek tişt em jê fêr bûn û ez serbirindim ku di demekê da, di dawê salên nodî da me pêk va ji bona yekîtiya Kurdî xebat dameşandin. Wekî hûn dizanin îro em li vir li Rojava konferansa yekîtiya helwesta Kurdî li dar dixînin û em bawerin va konferansa wê bi ser keve wê Kurd nêrînê xwe xastekê xwe bikin yek li Rojava û weftekî hevbeş çê bikin û li gel hikûmeta Şamê sernavî Kurdan muzakere mufadatan dest pê bikin. Ez vê bawerê da me ev konferans bibe gavek ji bona li darxistina Kongra Kurdistanî ya giştî ku tê de tevayî hêzên Kurdistanê bibin yek. û careke din ez ji xebata we re serkeftinê dixwazim û spas. پیاوێ لە شەپۆل وەختێ شەپۆلە بێ بە پەڕی ڕۆژنامە پیاوێ لە وشە وەختێ وشە بێ بە گوڵەگەن و جۆ پیاوێ لە ڕەنگی سادەیی وەختێ سادەیە بێ بە ئاویکانی میوانانی هێژە ئامادەبوانی خۆشەویست بەم شێوەیە دەینە کۆتاییە مەراسیمە هیوادارین لە یاد و بۆنەی تردا بە زووی بەدیدی ئەوەی عەزیز شاد بینەوە.